شوبرام زوو بەردی دروستە کرد هەستێ 4 مانگ جارێک بەردی دروستە کرد وەڵا گوتیان بڕۆنە عاجۆمەران چاچی باڵەکایەتی و ئاوی باڵەکایەتی وڵی لەوەتی هاتین هەیەرا هەر ئەو دەمی ئاوەکەی خوارد و پاشەهێنێ زۆر باش بوو دوایی دوسێ جار هاتین ئەلحەمدوللا ئەوەی نەما بۆ چەند سارە دوایی کوڕەشکەی هەبوو ئەویش دایم کلیای دێشە ئە هاتیم لۆویش ئەلحەمدوللا هیچ کێشەیە هاان نەما ژنەی باسکل ئێستا بەرچی گورچیلەی نەماوە بۆی دروست نابێتەوە نانا دروست نابیتەوە هەر 3-4 مانگ جارێک ژانی کلیایی دەگرت و دەچونە دکتۆری ئەو جە دەرمانیەدا و بەردەکە بتاوێتەوە یان بێتە خوارێ و ئەلحەمدوللا ناوەڵە ئەوەی نەما چەند ساڵە چاک بووە بە یەکجاری چەند سارە وەڵاهی تقریبا 8 سار دەبی بۆ خۆتان لە کوێوە دێن و چەند جار سەردانیێرەتان کردەوە وەڵاهی لە هەولێرەوە دێ تقریبا 4-5 جارە بێ وەچی هاتینەوە کەپرانە هەر نەبوو ئێرە بەسدار بوو ئێرەوەچی پێش شوێکی ڕووباری دەڕۆی ئەوەی نەبوو کەپری نەبوو بیدایەتی هاتینە وەڵاهی ئاوەکە فەرقی هەیە ئەرێ وەڵامە هەمووی خواردیتمە هەستمان کردی و ئاوە فەرقی هەیە لەگە ئاویتکە فەرقی زۆرە ئەگە ناو هەم ڕێ دوورێ لۆستە بڕین دێنێ ئێرە هەولێر لێرەیە شەوێ سەعات 8 بەڕێکەتینە 12 شەوێ گەیشتینە ئێرە